بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. هومان كودني لسروي كشيرين ترين كلام، خوشويسترين كلام، بيروسترين كلام، باكترين شاكترين روان بيشترين كلامي رب العالمين. بوي إما لم ساتن وقتانا داك لقل جوانيكاني پروردگار آجين لم دشتو لم بهارقشتدا چێژی جوانەکانی پەروەردگارەکەین. حەزەکەین بچینە خزمەتی ئاەتێک لە ئاەتەکانی سوورەتی الروم ئاەتی 40. پەروەردگارە فەرمێ تێدا: الله الذي خلقكم ثم رزقكم ثم يميتكم ثم يحييكم هل من شركائكم من يفعل من ذلكم من شيء سبحانه وتعالى عما يشركون. أما أنتك الزوزو سنراكش عزكانم يقم جار بناوي بيروزي الله دس بيكا أفرمي أو ذاتيك أم قردوني قش دروس كردو رزقي همو يداو يعني مرينة وزيني أنا كاتو أو الله يا الله بيروسترين ناو باكترين ناو الله الذي خلقكم أوي كيوي دروس كردوا يوي كين هل لباوك قورمان آدم تا يسو تا دوامروف هرچی آجل هيا پروردگار دروسی کردوا، هرچی باڵندەیە پەروەردگار دروسی کردووە، هەرچی پەلەورە هەیە پەروەردگار دروسی کردووە، هەرچی گردون هەیە، ئەستێرە هەیە، هەسارە هەیە، گژ و گیا هەیە، ڕوەک هەیە، گوڵ هەیە، هەر هەمووی دروستکراوی پەروەردگارە. مۆرێکی لێ نووسراوە صنع الله الذي أتقن كل شيء. پەروەردگار دروسی کردووە. اینجا وەرە هەرچی بوونەوەری خوایە پەروەردگار کۆبکەرەوە لە یەکەم دروستکراوی خودداوە تا ئێستا دوانیان لە یەک ناکەن. سبحان الله. دوو مرۆڤ لە یەک ناکە، دوو گوڵ لە یەک ناکە، دوو چەو لە کەناری دەریایەکە ئەو هەموو چەوە هەیە، ئەو هەموو لمە هەیە، ئەو هەموو بەردە هەیە، دوو دانەبێنە لە یەک ناکە. بە ژمارەی خیاڵی دروست کردووە. دوو میوە بێنە لە یەک ناکە. وشەی شیرینی چەند شیرینیمان هەیە؟ دوو شیرینیان لە یەک ناکە. ترێ شیرینە، بەڵام تری دیکەشمانەیە شیرینە، شیرینی ئەم جیاواز لەگەڵ شیرینیە و شیرینی ترێ جیاوازە لەگەڵ شیرینی لالەنگیە، شیرین لالەنگی جیاواز لەگەڵ شیرینی شووتی و کاڵەکە، شیرینی ئەوانە هەر هەمووی جیاواز لەگەڵ شیرینی شەکرا، لەگەڵ شیرینی هەنگوینە. ئەمە بەس وسەی شیرینی تەواو نابێ، تەواو نابێ. الله الذي خلقكم. پەروەردگار خۆی خەڵقی کردوین، خۆی زەمان و مەکانی بۆ دیاری کردوین، خۆی باوکو و باپیری بۆ دیاری کردوین، خۆی شێوەی بۆ دیاری کردوین، خۆی ئەستی عەقڵی جیاوازی بۆ دیاری کردوین. بە ئیزنی خۆت نەبوو هاتیتە دنیاوە، بە ئیزنی ئەڵڵا بوو. دروستکراوی ئەڵڵا بووی. لە زەمانێکە هاتیتە دنیا و دەسەڵاتی تۆیتیان نەبوو. کوڕی باوکێکی دەسەڵاتی تۆیتیان نییە، کوڕی دایکێکی دەسەڵاتی تۆیتیان نییە، فڵانە کەس مامتە دەسەڵاتی تۆ نییە، فڵان کەس باپیرتە، خاڵتە، نەنکتە، پورتە، دەسەڵاتی تۆیتیان نییە. زمانت یابانیە، کوردیە، کۆریە، ئینگلیزیە، فەڕەنسیە، فارسیە، تورکیە، دەسەڵاتی تۆی تێدا نییە. شێوازت، ڕەنگت، ئاوازی دەنگت، هەرچی بوونەوەری خوا کۆبکەرەوە دوو کەسیان ئاوازی دەنگیان وەکو یەک نییە. بەلا قادرینە على ئەن نوسەویە بەنانە. زانانە فەرموون بەنانە سەر پەنجەیە، پەنجەمۆر ئێسا ئەکەن پەنجەمۆر بە خەڵکەکەن. جەنابی مامۆسای گەورەمان یا ڕەبی دەرەجەی عالی بە مامۆسا مەلا عەبدولکەریم دەڕسەی فەرموو ئەمە نمونەیەکە لەبەرەوەی تێبگەن ئینا دوو خانەی لەشی دوو مرۆڤ لە یەک ناکەن. تەسەورەکەی هەر یەکێک لەمە 100 تریلیۆن خانەی لە لەشیایەتی لە هەر خۆشمانە دوو خانەمان لە یەک ناکە، دوو خانەمان لە یەک ناکە، دوو خانەمان لە یەک ناکە. باشە؟ خەلەقەکم، ئەو هەموو بوونەوەری دروست کردووە. ثم رزقكم ثم
رازقكم سيري كان أقل من دعواتنا اللي بكم بلام كي أتواني هل لمتركا أو جوجيا سيركا لمتركا كي أتواني ژمارەی گیا و گەڵاکانم بۆ بژمێرە من خەڵاتی گەورە یەکەم باشە 1 مەتر حساب بکە خەڵاتێکی باش یەکەم ئەتوانی بژمێری چی تێدایە ئەتوانی ژماری گەڵاکان ژمارەی گیاکە اینجا ڕەگەکەی چەند پۆپیەیە سەرەوە چەند لقیەیە ئەتوانی بژمێری ئەتوانی بزانی ئەو گژوگیا چ ڕزقێکی وەرگرتووە تەسەورەکەی ئێمە ئەو برنجە ئەی خۆی جەنابەت ئەلێرەدا لەم دەشتا برنجت خواردووە تەسەورەکەی ئەم برنجە بە ملیارەها خوای گەورە خزمەتکاری ئامادە کردو تا ئەو دنکە برنجە بڕوێت هەمووی گردوون ئەبێ دروست بێت تا دنکە ینی برنجێ دروست بێ ئەبێ ئاسمان هەبێ ئەبێ زەوی هەبێ ئەبێ ئاو هەبێ ئەبێ هەتاو هەبێ ئەبێ مانگ هەبێ ئەبێ ئاو هەبێ ئەبێ خاک هەبێ ئەبێ بابەی جوتیار هەبێ باشە اینجا دوایەوە کاتی ئەوە دروێنەی گەنمەکەی اینجا دوایەوە ئەی هاڕێەکەی بە هارد ئەو برنجە پاکەکەی اینجا سەریکە تەسەورەکەی هەر دنکە برنجێ کاتی خوای گەورە دروستیەکە ناوی تۆی لێ نووسراوە بیخۆی برنجێک لە هیندستانەوە کاتێ ڕواوە پەروەردگار ناوی تۆی لێ نووسیوە ئەبێت بێتە ئەم دەشتە بابایەکی وەکو ئێمە لێرە بیخوا لێرە بیخوا ثم رزقكم ثم رزقكم چی گەورەیەکە اینجا دوایەوە فەرمێ چی ثم يميتكم سبحان الله تەسەورەکەن پەروەردگارەی توانی ئەم گردونە بە ڕەشوسپی دروستکە ئەم گردونە ڕەنگی دیکەی تیانە بێ بەس ڕەشوسپی بێ بەڵام پەروەردگار سفرە خوانێکی ڕەنگا و ڕەنگی بۆ ڕازاندوینەتەوە چەند ڕەنگەیە وەڵڵاهی بەس خوازانێ ڕەنگکان چەندن ئەوە ڕەنگە دیارەکان کە ئێمە هەسی پێەکەین لە ناو هەرە و ڕەنگێکیشا سەدەها ڕەنگی دیکە هەیە سەوز خۆیەک ڕەنگ نییە جۆرەها سەوزی هەیە هەل لە ناو خۆیان جیاکراوەتەوە ئێمە هەسی پێ ناکەین سەیریکە ئەو هەموو گوڵ و گوڵزارەی دروست کردووە ڕەنگی جیاواز ئەوە گوڵی سوورەوە گوڵی پەمەیەوە گوڵی مارۆنیەوە گوڵی سەوزاوە گوڵی سیر و سەمەڵ ئەو گوڵی ڕەشە ڕاش ئەو هەموو ڕەنگی جیاواز کردوێتەوە جای کردوێتەوە اینجا ئەو هەموو پەلەورەی دروست کرد بەڕێین جیاواز سەریکە ئەوە تاوسە ڕەنگانی چەند جوانە ئەوە کەڵەشێرە ئەوە بولبولە ئەوە ئاسمانە ئەوە ئاوە هەرێکێک لەمان ڕەنگێکێ بەس لەبەرەوەی تۆ چاوت تێربێ جارێک بڵێ سوپاس بۆ تۆ یا ڕەب العالەمین ئەیتوانی ڕەشوسپی دروستیکە ئەیتوانی یەک خواردنمان بۆ دروستکە و تەواو بەڵام بە ژماری خواردنەکان بژمێری بەس ناتوانی بیژمێری ژماردنیان ناتوانی باشە خواردن ئەو هەموو گۆشتە هەیە گۆشتی چی ئەو هەموو پەلەورە هەیە ئەو هەموو ڕۆکە هەیە میوە ئێستا ئەگەر هەموون کۆ بکەینەوە ناوی چەند میوە ژمێرین ناوی چەند 20 30 40 ئەی ئەوانی دیکەی کە هەر نەمان بینیوە ئێستا میوە زۆر هاتوتە کوردستانەوە ئەی خۆین بەڵام نازان ناوەکەی چییە هەر ناوەکەی نازانی چییە تازە هەستی پێەکەی بڕۆ ئەو هەموو میوەی ڕازاندووەتەوە سفرە خوانەکەی پڕە لە ڕەنگا و ڕەنگە گۆشتی جیاواز ڕۆکی جیاواز اینجا چەرەزاتیشی بۆ دروست کردووی ئەوە ناوکە کوولەکەیە ئەوە فستەقە ئەوە ناوکە گوێزە ئەوە گوڵە بە ڕۆژەیە ئەو هەموو چەرەزاتەشی بۆ دروست کردووی باشە بەس لە بەرەوەی ڕازی بی اینجا ئاوازی بۆ داناوی ئاوازی بۆ داناوی دەنگی کەڵەشێر بەس لە بەرەوە بە گوێش تەواو دڵت ئاسوودەوێ سوازی خوا بکەی ئەوە دەنگی بولبولە ئەوە گڤەگڤی بایە ئەوە دەنگی نمەی بارانە ئەوە دەنگی تاڤگەیە باشە ئەوە حیلەی ئەسپە ئەوە دەنگی کەوە کەو قاسپە قاسپی کەوە باشە ئەو هەموو ئاوازەشی بۆ داناوین ئەو هەموو ئاوازەشی بۆ داناوین ڕزقەکەی چەند فراوانە ئەزانی کەسێک نەزانێ گردون هەمووی پڕ لە ڕزقا و ڕزقی خوای گەورە تاو نابێ کێیە منافقە پەروەردگارە فەرمێ چی ولله خزائن السماوات والأرض ولكن المنافقين لا يفقهون سيرك وإن من شيء عندنا إلا خزائنه وما ننزله إلا بقدر معلوم سورة حجر أفرمي هر شتێک هەبێ خەزانەکەی لای ئێمەیە بە ئەندازە دایە بەزینە خوارەوە ثم يميتكم
ثم يحييكم ڕۆژانە بە ملیارەها مردنمان پیشانەدا بەڵامیان بیر ناکەینەوە بە ملیارەها مردنمان پیشانەدا بیر ناکەینەوە ڕۆژانە بە مەلایین خانەی لەشت ئەمرێت خانەی دیکەمان بۆ دروستەکە لە بریەوە تۆ تەسەور کە هێستا دەست بنێ لەشتا ئەوە پەنجەم فشارم کردە سەر لەشم ئەو کەوای لێکەی بە مەلایین خانم کوشتووە کەچی سێرەکەی لە پڕێکە ئەو ڕەنگی سوورە بێتەوە پەروەردگار بە مەلایین خانەی دیکە دروست دەکاتەوە ئەمە ڕۆژانە لەشمان خانە تێدا ئەمرێ خانەی دیکە تێدا زینوە بێتەوە ئەو ڕووەکە ئەو زەویە چەند ڕۆژ لەوە پێش بدوینایە زەویەکی مردوو بوو کەچی سێرەکەی پەروەردگار چۆن زینوی کردوتۆ بڕازانە بستێکی نەماوە سەوز نەبێ ثم يحييكم ئەوە زیندوتان نەکاتەوە ئەها کاتێ خەومان لێکەوێ اینجا دوایەوە لە خەو هەڵەچین دوعای لە خەو هەڵسان چییە؟ الحمد لله الذي أحيانا بعد أن أماتنا سبحان الله کێ مراندیتی هەر ئەڵڵا کێ زینووی کردیتەوە هەر ئەڵڵا ینی خەویش بەشێکە لە مەوت بەشێکە لە مەرگ باشە ئێمە هەستی پێ ناکەین خوای گەورە زینوشمانەکاتەوە خوای گەورە زینوشمانەکاتەوە هەموو شتە هەری خوایە سەری ئیبراهیم پێغەمبەر بکەن عەلەیهی السەڵات وەسەلام لە سوورەتی شوعەرا ئەفەرمێ ئەڵڵا ئەو ئەڵڵایە یوطعیمونی وەیەسقین باشە خواردن ماداتێ ئاو مەداتێ ئێمە کاتێک خواردنمان خوارد ئەومان نۆش کرد عافیەتمان بێ دوای وەڵێ چی الحمد لله الذي أطعمنا وسقانا من غير حول منا ولا قوة باشا خواي گەورە خواردنەکەی یامێ خواي گەورە ئاوی یامێ هەر خۆی دروستی کردووە هەر خۆی یاوێتی بە من کێ ئێمەی هەڵگرتووە تەسەورەکەی خواي گەورە ئێمەی هەڵگرتووە ئەفەرمێ چی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم دوایەوە ئەفەرمێ چی ها وحملناهم في البر والبحر ئێمە هەڵمان گرتوون باشە ئەم زەویە کە جوڵەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە ئەو جوڵا بۆیە هەمووان بکەوتونایەتە خوارەوە هیچمان نەمایە بەڵام پەروەردگارە فەرمێ چی إن الله يمسك السماوات والأرض أن تزولا باشە ئەو دن کە برنجەی کە ناوی تۆ لێ نووسرا بوو کە خواردت اینجا ئەو دن کە برنجە ڕزقی کێ خانەکانی لەشت هەر خانەیە کە زانێت چی لێ وەربگرێ مووی سەرت ئەندازەیەکی لێوەرەگرێ لە بەرەوەی مووەکە زیاتر درێژ بێت و بڕوێ دانت بەشێکی لێوەرەگرێ چاوت بەشێکی لێوەرەگرێ گوێت بەشێکی لێوەرەگرێ باشە دڵت بەشێکی لێوەرەگرێ ئەیتر ئەندامەکانی لەشت هەر یەکێک ڕزقیان لەسەرم بدەن کە برنجەیە ئەزانێت چۆن وەریگرێ زۆر جار ئەو نمونە ئێنمەوە تەسەورەکەم ینی ئێوەش ینی بیری لێ بکەنەوە چەند سەر ڕاگەشە ئەڵێم هەرچی زانا و دانا و بلیمەتی گیانە کۆبکەرەوە هەمویان کۆبکەرەوە باشە ئەوە کۆمان کردنەوە ئەوە مانانێ وتمان فەرموو قوربانجان لەم گژ و یا شیرمان بۆ دروست کرد باشە هەرچی زانا و دانای گیانە ئەو گژ و یایە یەڵا شیرمان بۆ دروست کردەوە ئەتوانن ناتوانن کەچی دیتە مانگای بۆ دروستەکە تەسەورەکەی مانگایە دروستیەکە خۆ توانای نییە و کێ دروستیەکە کێ کارگەکەی لە ناو مانگا دروست کردو کە بتوانێ و گیا وا بکە بیگۆڕێ بەچی بیکە بە شیر کێ ئەڵڵایە تەبارەک و تەعالا اینجا ئەو شیرە پاکە فێنک لە هاوینە گەرم لە زستانە پاک بۆنێکی خۆشیە تامێکی خۆش ڕەنگێکی جوان لە پیسترین جێگا لە بۆ گەنجترین جێگا باشە لە ناو ئەو هەموو خوێن و پیساییە ئەم شیرە پاکە بۆن خۆشە تام خۆشە ئێتە دەرەوە سبحان الله ئەها بینیتانە جاریوان مانگایەک تووشی نەخۆشیەکە بێ لە شیرەکەی کەمێ دڵۆپێکی خوێنی تێدایەتر بێزن نایە بیخۆی شیرەکە ڕێژی باشە ئەی باشە ئەو هەموو تەنە شیرەکە ئێتە دنیا لەم مانگێتە درووە سەرکە چەند پاکە بۆ گەری نەگرتووە ئەو پیسایی کە لە ناوسکی ئەمایە نزیکی هەرچی بکەیتەوە بۆ گەرەگرێ کەچی ئەو پیسایی ناوسکی حیوان نزیکی ئەو شیرەکەچی بۆ گەر ناگرێ کێ پاراستی
کێ ڕەنگەی تێکەڵ نەکرد کێ بۆ گەنی نەکرد باشە یاخو چەندەنکە گەنمێک هەرچی زانا و بلیمەت و دانای جیهانە کۆ بکەرەوە چەندەنکە گەنم و جوێکی بەرێ بڵێ تۆ زۆر بە زانستی خۆت ئانازی بەڵێ ئەوەندە ئەنازی ئەڵێ چوومەتە سەرما چوومەتە سەر مەریخ باشە ئەتوانی زەویت کۆنتڕۆڵ کردووە ئەتوانی وەکو نەهنگ بچی بە دەریادا خێراتر لە نەهنگ باشە ئەتوانی لە خێراتر لە باڵندە بفری بە ئاسمانە ئەو هەموو باڵاخانە بەرزە دروست کردووە بەڵێ ئەتوانی مۆبایلێک دروست کردووە لێرە بە ڕنگ لەو پەڕی دنیا لەگەڵ لەم پەڕی دنیا بە دەنگ و ڕەنگ یەکسەر بەڕاستەوخۆ قسە بکە شەنازی بەوەکەی بەڵێ دە باشە مشتێک گەنم و جۆی بەرێ پێی بڵێ دە ئاغا گیان زانای گیان بلیمەت گیان پرۆفیسۆر گیان ئەو مشتە گەنمە هێلکێکم بۆ دروستکە جوشکێکیشی تیاابێ ئەتوانێ ناتوانێت کەچی مریشکێکە توانێ مریشکێ دروستیەکە مریشکێ دروستیەکە خۆ مریشکە هیچ ئاگەی هیچ نییە ئاگەی هیچ نییە پەروەردگارە دروستیەکە چ کارگەیەکی داناوە واللهی بەس تەسەورەکەی بوونەوەری خوا تا ورتر بێ عەزەمەتی خوای گەورە تێدا زیاتر دەرەکەوێ ها لێرە داژاڵێ ئەلئەجهیزە دەقیقە ئامێرە وردەکان جاران چاپخانەیەک چەند کیلۆمەترێکمان ئەویست تا چاپخانەیەک دانین لە بەروی دوو کاغەز چاپ بکەین بەرەبەر چاپخانە بچووک بوویەوە بوو بە ژوورێک اینجا بچووک بوویەوە ئێستا چاپخانەمان هەیە بە ئەندازەی نینۆکی سەرپەنجەتە تەسەورەکەی تابعەیەکێ بە ئەندازەی سەرپەنجەی نینۆکتە شتە بۆ چاپەکە تەسەورەکەی ئەو میمۆریۆ بچووکە بە هەزارەها کتێبی لە خۆی گرتووە میمۆریەکی بچووک تا شت ورتر بێ عەزەمەتی زیاتر دەرەکەوێ باشە سەری بوونەوەری خوای گەورە بکە سەری مێشولە بکە خوای گەورە بزانن چه عەقڵێکی پێبەخشیوە لەو شتە وردا چ بەرنامەیەکی وردی پێخەڵات کردووە مێشولە ئەوەندە زیرەکە ئەها جاری وایە ژن و مێردێک لە تەنیشتێکە ئەخەون شەو تا بەیانی ژنەکە هەل لە خۆیەدا لە داخی مێشولە کەچی پیاوەکەش پرخەپرخی یەک مێشولە پیوە نادا باشە ئەمە چییە مێشولەکە زۆر زیرەکە هاتووەتە گیانی هەردووکیان هاتووتە گیانی هەردووکیان یەکەم جار چووەتە گیانی پیاوەکە اینجا تەسەوڕکە و مێشولە چیەکە پێشەی خوێنە لێ وەربگرێ دەرزێکی بەنجل لێدا تۆ هەستی پێ ناکەی ئەو جێ بەنجەکە سڕیەکە عەمەلیاتە بۆکە سڕیەکە بەنجیەکە ئیتر بخۆت نازانی ئەو کاتە خوێنە لێ وەرەگرێ کە خوێنە لێ وەرەگرێ تاقیقەیەکی گەورەی تێدایە ئەو مێشولە لە لەشیا تاقیقەیەکی زۆر گەورە و وردی تێدایە خوێنەکە ئەنێرێ بۆ دەستگای تاقیکردنەوەکە بزانە ئەو خوێنە بەلەشی ئەکەوێ نا ئەها مرۆڤ جاری وایە خوێنێک ئەگەر بەهەڵا بچێتە لەشی و یەخسەر ئەمرێ گیانی لە دەسەدا خوێنی ئەو نییە ئەی کوژێ ئەبێ فەحسی بۆ بکەی بزانە خوێنەکەی بەیەکەگا ژنومێر دەکاتێ کچێک شووەکە بە کوڕێ سەی فەحسی خوێنیان بۆکەی بزان خوێنیان بۆ یەکە بێت لە بەرۆ ڕۆڵەی سەقەتیان بۆ دروست نەبێ کێشیان بۆ دروست دەبێ ئەم مێشولە ئەو شانەی پێخەڵات کراوە ئەم خوێنەوە دەگرێ ئەینێرە بۆ دەستگا بۆ تاقیگە تاقیە کاتەوە سەرگە خوێنی پیاوەکە بۆی ناشێ ئیتر جارێتر ناگەڕێتەوە لای لە هەر جێکی دیکەش ببیرێ ئەم مێشولە بگوێزەرەوە بۆ هندستان کە مێشولەک لە کوردستان بێ ئەو پیاوە لە هندستان ببینێ جارێتر ناچێتە لای هەستی پێیەکە ئەیناسێتەوە بەڵام ئەچێتە ژیانی ژنەکە بۆ نمونە خوێنی لەگەڵ لەژیا ئەگونجێ شەو تابیانی خوێنیەوەمژێ اینجا هەستی پێ ناکە چ کاتی هەستی پێەکە کاتێ لە خۆیەدا سرکە مێشولەکە خوێنی تەواوی وەرگرتووە بەنجەکە بەری داوە ئازاری هەیە کە بەنجە بەری داوە ئازاری هەیە و کاتە هەستەکە مێشولە نازانی مێشولە فری واگای لە خۆی نییە خۆی تێر کردووە ئەمە چه عەقڵێکە بەڕاستی بزانە خوای گەورە چۆن دەسەڵاتی پێخەڵات کردووە چۆن دەسەڵاتی پێخەڵات کردووە ئەفەرمێ ثم يميتكم ثم يحييكم هل من شركائكم من يفعل من ذلكم من شيء سبحانه وتعالى عما يشركون کەسێکم پێ بڵێن دان تا ناو بە هەوڵی خوا ئەتوانێت شتی وا بکە شتێک لە هیچەوە دروستکە مێشولێک لە هیچەوە دروستکە یەک خانە لە هیچەوە دروستکە مستحیلە هەرچی زانای گردوونەیە کۆ بکەیتەوە بتوانن خانێک لە هیچەوە دروستکەن
نەخانەی زیندوو خانەیەکی مردوو دروستکەن لە هیچەوە ناتوانێ لە شتێکی دیکە و شتێکی دیکە دروستەکە بەڵام لە هیچەوە دروستیکە ناتوانێت دروستیکە باشە سێریکەن پەروردگار ئێمە ئاەتێکمان هەیە بەڕاستی هەموو ڕۆژێ دایەها جارێ خوێنرێتەوە بەلایەنی کەمەوە دوای نوێژەکان باشە ئاەتی کورسی باشە ئافەرمێ لە یەکێک لە بەرگەکانی ئاەتەل کورسە لە چی ولا يحيطون ئێتەواویکەن بشيء من علمه إلا بما شاء سبحان الله تو بیر لەم معنا بکرد بزان تایسە وا بیر لێ کردێتەوە ئەم ئاەتە پێمانڵێتی پێمانەڵێ پێمانە فەرمێ کەسێک نییە هەموو شتێک لە یەک شت بزانێ یان یەک شت بێنە ئەو جیاوی تەسەوڕکە چەنە یەک بوونەوەرمانیە هەموو شتێک سەربارەتی ئەو جا بزانێ يعرف كل شيء عن شيء واحد ياخو يعرف شيئا عن كل شيء لها مش شتي بزانه شتي ما مانيه بس رب العالمين يعرف كل شيء عن كل شيء همشتك لها مشتك زانه باشا بوشي وتم كزنيه بتواني سبارتي و بريار بدا همشتك اللي بزانه طالما كي سرم يقطالي لك روا هر چی زانه و بلیمەتی دنیای کۆ بکەیتەوە زانیاری تەواویان دەربارەی ئەو تاڵەمووە نییە بۆ ئەزان بۆ ئەم تاڵەمووە کێ ئەتوانێت دیاری کە لە لەشی منە چەند خواردنی وەرگرتووە چ ڕێژەی خواردنی وەرگرتووە کەس نازانێ من برنجم خواردووە باشە گۆشتم خواردووە ماسیم خواردووە نانم خواردووە میوەم خواردووە کەس نازانێ ئەم تاڵەمەوە لەم خواردنانە چ ڕێژەیەکی وەرگرتووە ڕێژەیەک وەرەگرێ لە هەڵە ناکە خواردنێک وەرەگرێ لەبەر ئەوەی ڕەنگی مووەکەم ئاوا دەرچێ ڕەش نەبێ زەرد نەبێ باشە ڕەنگێکی دیکەی نەبێ سپی نەبێ ڕەنگی موم چۆنە ئاوا ئەو خواردنە وەرەگرێ اینجا باریکی چەندێکە درێژی چەندێکە پێی وتراوە بێ ئەو خواردنە وەرگری باشە کە من خواردنەکەم خوارد ئەو خواردنە پێشەوەی بیخۆم چی بوو من شیرم خوارد ئەی شیرەکە لەکوێ بوو دیاری مانگاکەیە باشە ئەی مانگە چۆن شیرەکەی دروست کرد بە فەرمانی خوا گژوگیای خوارد ئەی گژوگیاکە چی بوو خۆراکی ناو زەوی بوو ئەو خۆراکی ناو زەوی چییە ئێسک و پرووسکی باوکو و باپیرانمانە ئێسک و پرووسی ئاژەڵانە ئاوی تێدایە گژوگیای دیکەی تێدایە پیسایی تێدایە ئەو ینی تەسەورەکەی ئەو زەویە پێی وتراوە لەو خاک و خۆڵا چ خواردنی وەرگێت تا ئەو سەوزەگیا دروست بێ تا ئەو دەنکە گەنمە تا ئەو دەنکە جۆیە باشە لە ئێسک و پرووسەکان چی وەرەگرێ ینی شاعری گەورە عومەری خەیام کاتێ مامۆستا هەژا شیعرەکانی کاتە کوردیەکیان باسەکەم ئەو شەڵێ بۆ گۆزەکڕین چوومە لای گۆزەکەرێک 100 گۆزە بە من پێکەرین هەریەک لەبەرێک وتیان هاتی بۆ گۆزەکڕین سبینێ خۆشت دەبیتە گۆزە لای بێخەبەرێک ئەڵێ چون گۆزە بکڕم گۆزەکان گاڵتەیان بە منە کرد وتیان دامەوە هاتی گۆزە بکڕی تۆش ئەمریت و سبێ ئێسک و پرووسکەکە دەبێتە گڵ و گڵەکەت ئەبێژن و ئەیکەنمەچی ئەیکەن بە گۆزە و دوایەت فرۆشن ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء پەروەردگار شتێکی کەممان پێ پیشانەدا وفوق كل ذي علم عليم وما أوتيتم من العلم إلا قليلا يا ربي خوايا وما لك زياتر تشج لبيامك وربقرين يا ربي خوايا دلو درون مناسودكي يا ربي خوايا تشاو مان تركي جو مان تركي يا ربي شكري نعمتك أني خوتمان بخلاطكي يا رب العالمين قناه منزور خجالات مانكي رش مانكي آمين آمين الحمد لله رب العالمين